سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خۆی گەورەوە پاشاناوکارانم بووین و میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزانم ڕۆژ لەگەڵ کامێرمانی هاوکارم یاوە جومعە لە نێو بازاڕی شاری سلێمانی و پەیامێکی دیکی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامی ئەم جارەشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان ئەمڕۆ دەمانەوێت باز لە کێشە و گیر و گرفتەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیای داناغازی ئیماراتی بکەین. دەمانێت بزانین هاوڵاتیان ڕاوەچوونان چییە سەبارەت بەو قەرزە زۆرە کەڵەکە بووی کە گوایە داناغاز بە سکاڵەکانی خستوێتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان. بەپێی ئەوە زانارانەی من بەدەستم گەشتەوە بە دەرەچوونم بۆ کردووە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا بڕی 2 ملیار و 150 ملیۆن دۆلار دۆڕاوە بە کۆمپانیای داناغازی ئیماراتی لە دادگانێ دەوڵەتەکاندا. ئەوە پێی وتەی کۆمپانیای داناغاز پێیان وایە ئەگەر هەموو سکاڵەکان بەرنەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان کۆی داهاتەکەیان دەکاتە 26 ملیار دۆلار. واتە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان 26 ملیار دۆلار قەرەبووی کۆمپانیای داناغاز بکاتەوە. ئێمە دەپرسین تۆی هاوڵاتی تا چەند باوەڕەت بەم قەرزە کەڵەکەبووی سەر حکوومەتی هەرێمی کوردستان هەیە؟ تا چەند پێت وایە ئەمە سیناریۆی نێوان کۆمپانیای داناغاز و حکوومەتی هەرێمی کوردستان نییە؟ تا چەند پێت وایە ئەمە سپیکردنەوەی پارەی بەرپرسە باڵەکانی هەرێمی کوردستانیە دەیانەوێت لەم ڕێگەیەوە پارە و داهاتی ئەم میلەتە بەرنەدەرەوە و لە باغەکانی وڵاتانی دەرەوەدا بۆ خۆیان غەزنی بکەن. تا چەند پێت وایە ئەمە گەمەیەکی نێوان کۆمپانیای داناغاز و حکوومەتی هەرێمی کوردستانە. ئێمە لە هاوڵاتیان دەپرسین وە لە کۆتاییشدا لە کۆتایی بەرنامەکەشدا ئەم دوو ژمارەی کەوتم 2 ملیار و 150 ملیۆن دۆلار لەگەڵ 26 ملیار دۆلارە ئەنجامێکتان پێ دەڵێین کە ئەگەر بدرێ بە هاوڵاتیان لەو بڕەپارەیە چەند بەشی خەڵکی کوردستان دەکات. سەرەتا هاوڵاتیان دەدوێنین لە کۆتایی بەرنامەکەشدا ئەو ئەنجامەتان پێ دەڵێین لەگەڵمانە بن بۆ گەڵسنەوەی پەیامەکان فەرموون. ئاگادارنی نە لە نەوەتفرۆشتنی نە لە قازانجی نە لە زەرەی تەنها سپیکردنیشی پارەیە لە هەرێمی کوردستان بۆ دەرەوە ئەجینە بۆ حکوومەتی بەریتانیان هەڵبشاردەوەی نەداناخاس بۆ سەر بە حکوومەتێکی بەریتانی نییە. ئەگەر بۆ قسەی ئەوان بواە کە ئەم مانگاوە نە قەرزارە ماینکەوە نە قەرزارە ماینکە وایە ئەبووە سا حکوومەت هەرێمی فلازی کردایە. ئەم حکوومەتە ئەبینین لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا جگە لە بارگرانی و سکە لە نەهامەتی بۆ ئەم میلەتە هیچ شتێکی نەکردوێت. بیانوە هێنەوە بۆی و بەو بیانوە توان چەندها لە پارەی ئەم وڵات و میلەتە بەرنەدەرێ و میلەتیان بەم ڕۆژەکەیان. مەسەلەی تۆ خانوویەکت هەیە و کرێچیەک بێ لە ناو خانووەکەتە کرێکی تۆ بێ کەچی تۆ قەرزاربی خاوەن ماڵ قەرزار بێ. کۆمپانیای داناغاز لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستا لە کێشەدان لەسەر قەرز. تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بڕی 2 ملیار و 150 ملیۆن دۆلاری بەم کۆمپانیا دۆڕاندووە. داوای قەرەبووی 26 ملیاری دیکە دەکات. تا چەند پێت وایە ئەمە ڕاستەوە بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان قەرزە لەسەری یاخود پێت وایە ئەمە سیناریۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و نێوان ئەم کۆمپانیایە بۆ سپیکردنەوەی پارەی بەرپرسەکە؟ وەڵاهی ئەمە تەنیا ئەمە ئیسە بوون بە مقاولی دوو حیزب حیچی تر ئاگادارنی نە لە نەوەتفرۆشتنی نە لە قازانجی نە لە زەرەی. من کابرایەکی تەقاعودم 28 تاین بووم لە دایرە تا ئیسە عەرزێکم وە نەگرتووە. ئێمساڵ تەقاعود بووم تا ئیسە نییە 42 ساڵ عەرزێکم وە نەگرتووە. کابراج بۆ واستێ بووە خوشکێکی یا شوێنێکی لە دایرەیەکی شارەوانی بووە لەوێ 2 ساڵ هینی نەبووە عەرزێکی وەرگرتووە. تا چەند پێت وایە ئەم کێشەی نێوان کۆمپانیای داناغاز و حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستە بەڵێ بە واقعی حکوومەتی هەرێمی کوردستان قەرزارە یاخود پێت وایە نەخێرمە سیناریۆیەکە لە بینی خۆیانە پارەکانی ئەم میلەتە بەنە دەرەوە؟ ئێمە هیچ تاکێکی فەقیری ئەم کوردستانە نازانێ بە ئیشی ئەوان لە بینی خۆیان نایژەکەن نۆت بێغەوە نێغەوە ئەم خەڵکە بە وەزعی ئەم خەڵکە نازان. ئەگە ئەمانێ مەسەلا حەزەکەن هەر بە کۆمەڵتەوە یەکگرتووتەوە حیزبەکانی تر یەکیەتی ئەمانە غێغازەکەن بۆ ناچنە پەرلەمان دانیشن کێشەی ئەم ملەتە حەلکەن. پەرلەمانمان کووە هەمانە نییە ئەگە غازەکەن بەڵام هەر یەکی لەبەر مەسلحەتی خۆی کۆمەڵ بێ یەکگرتوو بێ حیزبەکانی تر بێ لەبەر خۆی جەماعەتێکیاندا ناوە لەوێ لەبەرەوە ئیشەکەیان بغەوە لە بەغاچ چەند ڕێزمورێکیاندا ناوە لەوێ نازانم
باشە تۆ پێم بڵێ با بێنە سەر مەوزوعی ئەم پارەی ئەم کۆمپانیای داناغاز و حکومەتی هەرێمی کوردستان تۆ باوەڕت بەوە هەیە ئەم پارەیە حکومەت خەرزار بێ یاخود ئەوان خۆیان سیناریۆکیان دروست کردووە بۆ ئەوی پارەی ئەم میلەتە بەرنە دەرەوە لە بانکەکانی وڵاتانە داینێ ئەمانە ئەم پارێشە بیبەنە دەرەوە ئێمە هیچ کەس نازانێ من برادرم هەیە لە بڵێن لە باشماغ ئەڵێ ملیارێک و 650 میلیۆن لە هەزار ینی پارە هەمووی ڕۆژەیەت ئەڵێ نازانی ئەم پارە بۆ کوێچێ ملیارێک و 650 میلیۆن دینار 50 میلیۆن دینار ئەڵێ ئەم پارە ئێمە هەمووی 125 دەفتەر دۆلارەکات هەمووی ڕۆژێ ئەوەنە داهاتمان بووە نازانم بۆ ئیزە پێشتر دۆری 2 مانگ 3 مانگ لەمەوە پێشتر ئایا ئەم پارە خەڵک چوزانێ ئەوەی فەقیر بێ بە هیچ نازانێ من پێم وتی وتم 43 ساڵ خزمەتم بووە تا ئیسە عەرزێکم وە نەگرتو هیچە 3 مانگ دەوامی نەکردەوە عەرزێکی وەرگرتووە ئەمە غەدرەکە هەر لە ئەوەڵەوە هاتووە داناغاز من ماوەیەک لەمەوە پێش ڕابردوویەکم کرد بەسەردەم کۆمپانیای داناغازە یعنی هیچ ڕابردوویشی وای نییە تاوکو ئیلاقی هەبێت و بگرێتەوە لەگەڵ حکوومەتی هەرێمە ئەمە بەس بە سپیکردنەوەیکی پارەیە زانم من تەنها سپیکردنەوەیکی پارەیە لە هەرێمی کوردستان بۆ دەرەوە ئەجینا بۆ حکوومەتی بەریتانیان هەڵبشاردەوە ئینە داناغاز بۆ سەر بە حکوومەتێکی بەریتانی نییە ئیماراتیە بۆچی حکوومەتی بەریتانیان هەڵبژار لەبەرەوەی عیلاقەتێکی نزیکە ئەمە هەمووی دابەشکردنی سپیکردنەوەی پارەیە لە هەرێمی کوردستان بۆ دەرەوە ئەجینا هیچ شتێکی قانونی تیان نبینم لەم بڵێن سپیکردنەوەی ئەمە بەس بە سپیکردنەوەی پارەیە زانم چکە خۆم بە دوچوونێکم کردووەکو شخصی خۆمەکو هاوڵاتێکەوەن لەسەر ئینتەرنێت و شتیوە هیچ شتێک نییە تۆ 26 ملیار دلار یعنی بودجەی ئەگەر بڵێم 5 ساڵی وڵاتێکی وەکو سویدە بۆ 5 ساڵی وڵاتێکی وەکو سویدن جا 26 ملیار دلاری ناوێ تۆ لە خلالی چەند ساڵێک ئیشە ئەی ئەم داهاتە ئەی حکوومەتی هەرێم نەیاوە بە داناغاز یا ئەم غەرامی هیچ چییە تایزە کەس نازانێت ئێستا 2 ملیار و 150 میلیۆن دلاری پێ دۆڕاندووە داوای 26 گەشەکە بەچی بۆ سبب سا لە حکوومەتی هەرێم سەرۆشی حکوومەتی هەرێم کاتێکە پرسیاریان لێکرد لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی بوو وتی ئێمە چاوەڕێی جوابی و محکەمەی بڵێن لەندەنی بۆچی چاوەڕێ بم ئەگەر تۆ شتەکە وان نییە ئەگەر تۆ ئیتیفاقێکتان نیە لەگەڵیان دەست بەجێ ئەلانیەکەم ئەمانە کەمپانیەکە غەدرەکات شتێکە ئەبێ ئیلاقاتێکی سیاسی لە پشت ئەم مەسەلەیەوە هەیە من تەنها ئەوەی کە تێگەم لە مەسەلێ سپیکردنەوەیشی پارەی حکوومەتی هەرێمەوەی ئەم پارانە بە شێوازێک لە بانکەکانی دەرەوە تەوزیعکات بە تەریقەیەکە بە چ شێوازەکەوان نازانم ئاگادارنی نە لە نەوتفرۆشتنی نە لە قازانجی نە لە زەرێ تەنها سپیکردنەوەیکی پارەیە لە هەرێمی کوردستان بۆ دەرەوە ئەجینا بۆ حکوومەتی بەریتانیان هەڵبشاردەوە ئینە داناغاز بۆ سەر بە حکوومەتێکی بەریتانی نییە ئەگەر بۆ قسەی ئەوان بواە کە ئەم مانگاوە نە قەرزارە مانیکەوە نە قەرزارە مانیکە وایە ئەبوو ئێستا حکوومەتی هەرێمی فلازی کردایە ئەم حکوومەتە ئەبینین لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا جگە لە بارگرانی و سکە لە نەهامەتی بۆ ئەم میلەتە هیچ شتێکی نەکردوێت بیانوە هێنەوە بۆی و بەو بیانوە توان چەندها لە پارەی ئەم وڵات و میلەتە بەرنە دەرێ و میلەتیان بەم ڕۆژەگەیان مەسەیسە تۆ خانوویەکت هەیە و کرێچیەک بێ لە ناو خانووەکەتە کرێکی تۆ بێ کەچی تۆ قەرزاربی خاوەن ماڵ قەرزار بێ وەڵڵی خەڵک لەمانە تێناگە عەقدێکەکەن هینەکەی ئاخریەکەی نازانن چۆنە کۆمپانیای داناغاز فێڵ لەمانەکە ئەمان لەو بوارەیە شارەزانین تۆ باوەڕ بەوە هەیە کە بەڵێ داناغاز پارەی لای ئەمانە یاخود ئەمە ڕێکەوتنێکی نێوان خۆیانە و ئەیانەوێت لە ڕێگەی ئەم کۆمپانیای و پارەکانە بەرنە دەرەوە بەڵای پێچێ وابێت پێچێت ئەو فێڵێک بێت کە بۆ پارە خواردنەوەمانە پارە ببەن بۆ خۆیان ڕات بەوە نییە کە حکوومەت قەرزار بێت هیچ بڕوان پێی نییە قەرزار بێت حکوومەت هیچی نێکی نییە سەرچاوەیەکی نەوتی چاکی هەیە لەبەرەوە بڕام نییە کە حکوومەت قەرزاری هیچ کەسێ بێت ئەمە سیناریۆیەکە و ئەیانوێت پارەکان بەرنە دەرەوە بە تاکید تا چەند باوەڕت بەو قەرزەی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کە داناغاز گوایە بە سکاڵەکانی تا ئێستا بڕی 2 ملیار و 150 میلیۆن دلاری لێبردوێتەوە داوای 26 ملیار دلاری دیکە دەکات تا چەند باوەڕ بەمە هەیە کە ئەمە سپیکردنەوەی پارە نییە ئەی بەنە دەرەوە ئەمە بەزینە بە سیناریۆیە هیچ تر نییە ئەگنا نازم دوور لە ڕاستیەوە چکە هیچ کەس یاگای لەو شتانە نییە
ینی نازانم هەر بە ئیعلام هەموو شتێک باسەکرێ بەس بڕواناکەم شتێک ڕاست بێ ینی ئەو شتانەی کە خەڵک لە ئیعلامە گوێی لێ و لەسەر تەلەڤیزیۆن ئەوە ئێستا لە دنیای کولعەقاری کە بژینە بەس زۆر دوورە لە ڕاستیەوە بەداخەوە. ئەم پارەی کە داناخەز داوای ئەکات و گوایە لە دادگای لەندەن لە بەڕێتانیا بردوێتە لە حکوومەتی کوردستان پێت وایە ئەو ئیماراتی و بۆ دادگایەکی بەڕێتانی هەڵەبژێرێت؟ آخر داین چۆنە ئەسە من ناتوانم وەڵامێکی ڕاستی بەمەوە لەبەرەوەی من نازانم من هەموو شتێکەر بەین دانم ناڵم هەر بە ئیعلام دانم نازانم ڕاستە ئەگەر بۆ قسەی ئەوان بواە کە ئەم مانگاوە نە قەرزارە مانیکەوە نە قەرزارە مانیکە وایە ئەوە ئێستا حکوومەت دێنەمی فلازی کردایە ئەوە هیچ شتێک تاعیبی شتێ نەبووایە ئایا ڕاستە یان نا سیناریۆیە من بەڕای خۆم واز تەسەوڕەکەم هیچ شتێک نازانم من ئەڵەم دوو لە ڕاستیەوە چەند پێ دوای ئەمە سپیکردنەوەی پارەی بەرپرسە باڵەکانە لە ڕێگەی ئەم کۆمپانیاوە ئەیبەنە دەرەوە لە بانکەکانی ئەوروپای خەزنەکەن بەتاکید خۆی ئەوەیە بەسی تر شتێکی بۆ دروستەکەن ئەوە خەنە پاڵ ئەو شتانە هەندێک لە ئەو باڵا دەستەکان هەندێک لە مەسئولینەکان هەندێک کەوانی ساحیبی پارەن نەوانی کە ساحیبیشتن شتێک دروستەکەن بۆی کە چۆن پارە ڕەوانەی دەرەوە بکەن بەم شتانە ئەگنا بە هیچ شێوی کە داناغازی چی وشتی چی و ئەمانەجی نازانم من دەڵم دوورە لە ڕاستیەوە لە ڕاستیە ینی ئەم حکوومەتە تا ئێستا هیچ شتێکی ڕاز نەبوو تا ئەمە برێن ئەمە ڕاست ئەمە هەمووی بیانووە لەوانەیە زۆربەی بۆ ئیشی خۆیان بۆ کۆمپانیەکانی خۆیان بردویانەتە دەرەوە ئاوا لەو خەڵکەکەن کە ئەی بینی ئەمڕۆ ئەم وڵات و ئەمە سپیکردنەوەی پارەی بەرپرسەکان بیزەبەت سپیکردنەوەی پارەی بەرپرسەکان بیانووە ئیهێنەوە بۆی و بەو بیانووە توان چەندها لە پارەی ئەم وڵات و میلەتە بەرنە دەرێ و میلەتیان بەم ڕۆژەکەیان ئەو نەپارەی خەڵک بچێرە دەرەوە ئێستا داوای 26 ملیار دۆلاری دیکەش دەکات باشە پێت وایە ژیانی خەڵک بەهۆی ئەم پارە زۆرانەوە کە بڕوارە دەرەوە چی لێ دێ ئێستا چۆن بۆ بگرە زۆر خراپتری لێ دێت بیانووی تری شەهێنەوە و ڕیفراندۆم و ئەم بە زمانشی بەدوایەن بۆی خەڵک ئەم شتانی بیر بچێتەوە بەڕاستی تۆ باوەڕبەوە هەیە ئەم کۆمپانیایە بەڵێ ڕاستە و پارەی حکوومەت یارمەتی کوردستان پارەی لای حکوومەت یارمەتی کوردستانە واللهی بڵێن چی ئەمە نەشتی غامەز و ژێر بە ژێریان هەیە نازانی ئێمە یەک وەکو هاو نیشتیمانیەک ئەمە چۆنە بەس ئێمە شتەکانیان ئەڵین ڕاست دوورن لە ڕاستیە ئاگادار نین نە لە نەوتفرۆشتنی نە لە قازانجی نە لە زەرەی تەنها سپیکردنەوەیکی پارەیە لە هەرێمی کوردستان بۆ دەرەوە ئەجینە بۆ حکوومەتی بەرتانیان هەڵبشاردەوەی نەداناخاس بۆ سەر بە حکوومەتێکی بەرتانی نییە ئەگەر بۆ قسەی ئەوان بواە کە ئەم مانگاوە نە قەرزارە مانیکەوە نە قەرزارە مانیکە وایە ئەوە ئێستا حکوومەت دێنەمی فلازی کردایە ئەم حکوومەتە ئەبینین لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا جگە لە بارگرانی و سکە لە نەهامەتی بۆ ئەم میلەتە هیچ شتێکی نەکردوێت بیانووە ئیهێنەوە بۆی و بەو بیانووە توان چەندها لە پارەی ئەم وڵات و میلەتە بەرنە دەرێ و میلەتیان بەم ڕۆژەکەیان مەسەلەیسە تۆ خانوویەکت هەیە و کرێچیەک بێ لە ناو خانووەکەتە کرێکی تۆ بێ کەچی تۆ قەرزاربی خاوەن ماڵ قەرزار بێ وەڵاهی ئەوە شتێکی هاشە هەڵنەگری یعنی ئەمە شتێکی زۆر ڕاستە لەبەرەوەی ئەم حکوومەتە ئەبینین لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا جگە لە بارگرانی و سکە لە نەهامەتی بۆ ئەم میلەتە هیچ شتێکی نەکردووە ئێمە ڕاپەڕینمان کرد بۆ ئەوەی خۆشگوزەرانی بەدی بێنین ئێمە ڕاپەڕینمان بۆ ئەوەی کرد بە لەبەرەوەی لە دەست زوڵم و زۆرداری نەجاتمان بێ بەڵام ئەمانە حیزبی کوردی بەڕاستی زوڵم لە میلەتی خۆیەکە ینی بەڕاستی ئێستا زوڵمی سەدام حوسێن زۆر خۆشتر بوو لەبەرەوە بەحسەوە دوژمنتە بەڵام ئەمانە کووردە بە هەر ڕۆژی بە شێوەیە گەنفالتەکە ڕۆژێ بە نەدانی کارەبا ڕۆژێ بە نەدانی ئاو باشە ڕۆژێ بە ڕێگرتنی خەڵک لە کاسبی ئەم بازاڕێک کە تۆ ئەدبینی لە ساڵانی ڕابردوودا چ جموجۆڵێکی پێوە بی ئێستا کە ئەبینی یعنی خۆت لە خۆتەوە دڵت دەسووتێ خەڵکانێک هەیە بژێوی ژیانیان نییە ئەنواع کێشەی کۆمەڵایەتی دروست بووە شتی باشە چاوەڕێ لەم حکوومەتە ناکرێت هەرچیت نەک کۆمپانیای داناغاز کۆمپانیا ڕوسیەکانی چوار ڕۆژی کەش سکاڵاکەن لەبەرەوەی ئەم بەرنامەی نییە ینی ئەو کەسانەی ئەم وڵاتە بن بەڕێوە بڕێکی سمێڵ قەتراوی دەم قەتراون یعنی سمێڵ کرداون چیان بۆ میلەتە کردن لە سیاسەت دەزانن کەسە هەنا یعنی ئەم ئەوەی لە هەڕەمی ئەم دەسەڵاتی زۆربیان نەخوێنەوارن یعنی ڕێزم هەیە تێنەگەشتون لە حکومداری و دەسەڵاتداری ئەینا ئەوانەی کە حکوومەتیان شۆڕشیان کردووە خەڵک کردوێتی بەڵام ئێستا ئەوان خۆیان بە خاوەنی شۆڕش شەزانن تۆ پێ دوایە ئەمە سیناریۆ بێت ئەم شتە بوونی نەبێت سپیکردنەوەی پارەیە و
بردنە دەرەوەی داهات و سامانی ئەمیلەت هەیە من ئەوە نازان بەڵام ئەو نەئازانم ئەوەی ئەوان لە هەر شوێنێک پارە هەبێ ڕایکێشن بۆ خۆیان بۆ کە سوکارەکانین بۆ دەرەوەی وڵات من دڵنیام لەوە پارەی وڵاتە زۆربەی لە دەرەوەی وڵاتە ئەوە شک و گومانی تیانێ ئەوە بە کەسێکی نەخوێنەواریش بڵێ ئەزانێ چونکە ئەمانەی کە لەسەر دەسەڵاتن بەس تەنها خۆیانەوێ ئەوانەی لە دەوروبەریانە ئێستا بینیم بەرپرسێک لەم شارەیە بوو 10 دقە پێش ئێستا یعنی کەسێکی درۆزەی دەکرد لەسەر جادە باشە دەستی لە خەڵک پانەکرد ئەو ڕووی کرد بەو دیوە بە چاوی خۆم بینیم باشە خۆی کە بە سەر و پێخانەیەەکە بۆ سەر و پێ خواردن ڕووی چیکیوان لە میلەتە وەرە میلەت نانی نەبێ مناڵی فەقیر شیری نەبێ داهیبی نەبێ ئەوش خۆیەکە بە سەر و پێخانەیەەکە بە چاوی خۆم بینیم وەڵی تر نازانم و خۆیان نەزانن هیچ خۆ ئەمان هیچ جۆرە راپۆرتێک بڵاو ناکەنەوە بزانن چەندێکیان فرۆشتۆ بای چەندێک قەرزارن دوایەوە ئەو عەقدانە چۆنە دوایمە چۆن ئەبێت تۆ مەسەلەیسە تۆ خانوویەکت هەیە و کرێچیەک بێ لە ناو خانووەکەتە کرێکی تۆ بێ کەچی تۆ قەرزاربی خاوەن ماڵ قەرزار بێ ئەمە قەت نەبووە تە ئەمانەیکەن یعنی هیچ پێوەرێکی بۆ نییە و کەسیش نازانێت چۆن لینەکەن و زۆر خەڵک وە تەحلیلی وا ئەکا ئەمان کە ئەم بەدانەغاز ئەڵێن وەرە کاکە ژیان تۆ ئەم پارێمان لێبەرەوە لەو سەرەوە لە ستا بۆ نمونە بیستی بۆ تۆ و هەشتاکەی بۆ خۆمان ئەیتە خەڵکیش ینی سپیکردنەوەی پارەیە سپیکردنەوە کورە بردنە دەرەوەی پارەوە کورە دزیکردنە هەموو شتێکە ئەی تاوان بێگومان بردنە دەرەوەی ئەم داهات و سامانە زەبەلاحە بۆ نمونە ئەگەر 26 میلیارد دلارەکەش تریش بەرێتەوە بە خۆی گشتی پێ دوایە ژێرخانی ئەم کوردستانە و ژیانی خەڵکی بەسەر جا هەرچیشی لێ بەسەر بێ ئەوان چ بە خیاڵانە دێ هیچ بە خیاڵانە دێ ئەوان ئەوە تا چەنەها خەڵکیان بەجێ هێشدایەنە دەمی گورگەوە لە شنگال و لە زۆربەی شوێنەکان هیچ خەڵکەکەیان بە خیاڵە نەهات ئایا داهاتی خەڵکیان بە خیاڵە دێن هیچ بە خیاڵانە یعنی هیچ بە خیاڵان نایە خەڵک داهاتەکەی چۆن بێ دوای ئەمان زۆر زیرەکەن لەو جۆرە ئیشانە دایمەن حەل بۆ شتێکە دۆزنەوە و پاساوێکی بۆ ئێهێننەوە ئەتر پێویستەش خەڵکی بەڕابکە و ئاگادانی نە لە نەوەتفرۆشتنی نە لە قازانجی نە لە زەرەی تەنها سپیکردنەوەیکی پارەیە لە هەرێمی کوردستان بۆ دەرەوە ئەجینە بۆ حکوومەتی بەرتانیان هەڵبشاردەوە نەدا ناقاس بۆ سەر بە حکوومەتێکی بەرتانی نییە ئەگەر بۆ قسەی ئەوان بواە کە ئەم مانگاوە نە قەرزارە ماینکەەوە نە قەرزارە ماینکە وایە بۆ ئێستا حکوومەت دێنەمی فلازی کردایە ئەم حکوومەتە ئەبینین لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا جگە لە بارگرانی و سکە لە نەهامەتی بۆ ئەم میلەتە هیچ شتێکی نەکردوێت بیانوە هێنەوە بۆی و بەو بیانوە توان چەندها لە پارێ ئەم وڵات و میلەتە بەرنە دەرێ و میلەتیان بەم ڕۆژەکەیان مەسەلەیسە تۆ خانوویەکت هەیە و کرێچیەک بێ لە ناو خانووەکەتە کرێکی تۆ بێ کەچی تۆ قەرزاربی خاوەن ماڵ قەرزار بێ ڕایی کاکی برا ئەمانە دنیایان فرۆشت ئیتر بە کۆمپانیا و بە نەوتەوە و بە خاکیەوە و هیچ نەماوە باوەڕت بەوە هەیە کە پارە قەرزار بێ وەڵی ڕەنگە کۆمپانیەکان قەرزاری ئەم بازرگانانی ئێمە بن ئەمە تۆ بڕاتنی ئەمان قەرزاری خەڵک بن قەرزاری خەڵکن بەس قەرزاری کۆمپانیانی چەند پێ دوایە سپیکردنەوەی پارەیە وەڵی ئەمان سپیەکەنەوە ڕەشیەکەنەوە ئارزی خۆیانە چکە خۆیان قەرارەیەک یا ساوڕێسایەک نییە ڕانگرێ برنە دەرەوەی ئەم داهاتە زەبەلاحە چیتر بەسەر ژیانی خەڵکی هەرێمی کوردستانە دێنێ ڕەنگە تا بێ خراپتر بێ چکە کەسێ نییە ئاگای لە شتەکان بێ بەڵێ بەڕێزان هەتا ئێرە هاوڵاتیان بەگشتی ڕابۆچوونەکانیان وهایە کە ئەمە زۆر دوورە ڕاستیەوە ئەمە بەڕێ هاوڵاتیان پێیان وایە بەشێکە لە سیناریۆی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیای داناغاز لەم ڕێگەیەوە یانەوێت داهات و سامانی ئەم وڵاتە بەرنە دەرەوە و سپیکردنەوەی پارەی بەرپرسا باڵاکانە چونکۆم خەڵک باوەڕی بەوە نییە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستایا قەرزار بێت هاوڵاتێکی ژووتێکی جوانی فەرموو تی معقول نییە تۆ کەسێک لەناو خانووەکەتا کرێکی تۆ بێت دواتر ئەو بێ داوای پارە لە تۆکات بڵێت تۆ قەرزاری منیت واتە وەکو کوردەواری دەڵێ دز ئازاب و سەحێب ماڵی گرت بۆیە هاوڵاتیان پێیان وایە ئەم شتە نادیارە و ئیشەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نادیار و خامۆزێکی پێوە دیارە بۆیە کەس نازانە کەس ئاگە لە داهاتی نەوت نییە کەس ئاگای لەو عەقدانە نییە کە دەکرێت لەگەڵ کۆمپانیەکاندا
بۆیە بۆ هاوڵاتیان قورس ئەگەر باوەڕ بۆ بهێنن کە بەڵێ دانەغاز پارەی لە حکوومەت هەرێمی کوردستان بردوتەوە ئەوان تەنها پێیان وایە ئەمە سیناریۆکی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیای داناغازە و ئەیانەوێت داهات و سامانی ئەم وڵاتە بەرنەدەرەوە و ژیانی خەڵک لەمە خراپتر بکەن ئێمە زیاتر بەردەوام دەبین با بزانین پەیامەکانی هاوڵاتیان سەبارەت بەم ڕەپارە و بەرناردەرەوەی پارەی هەرێمی کوردستان چیمان بۆ دەڵێن لەگەڵمانە بن تا ئێستا بڕی 2 ملیار و 150 میلیۆن دلاری لە حکوومەتی هەرێمی کوردستان بردوتەوە داوای قەرەبووی 26 میلیارد دلاری دیکە دەکات تا چەند پێت وایە ئەمە ڕاستە بەڵێ حکوومەت قەرزارە یاخود پێت وایە ئەمە سیناریۆیەکە و سپیکردنەوەی پارەی بەرپرسە باڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە سینارۆ بە سینارۆ ناچێت چونکە لەبەرەوەی معادل حکوومەتی هەرێم بەرنمەیەکی نییە سیستەمێکی نییە ئاگاشمان لە فرۆشتنی نەوتیژ نییە ئێتە هەچی بڵێ لەوانەیە ڕاستە چونکە ئەمە سێمجارە ئەدۆڕێت ئێتر نازانی هەتا کەسێ ڕوونکردنەوەی تەواوەتیش نەدراوە پێت وایە ینی لە سێ سکاڵا نتوانێت دانەیەکیان بێتە حکوومەتی کوردستان بۆ خێرا هەموو سکاڵاگە دۆڕێنێ ئەمە هەز ناکە ئێمە فێڵێکی تیاابێ آخر ناڵم سیستەمێکی ئاگامان هیچ کەسێکش دواسوونی بە محکمەی ئەوێ نەکردووە ینی راپۆرتێکی ئەوێش کەس نەچووە دواسوونێکە تا پەرلەمانتارێکمان نانی دەسەڵات هیچ کەس نییە لێکۆڵینەوەیەکی کردبێ ئایا ڕاستە یان ڕاست نییە ئەوەی ئەمە بەستەکە ئێتە هەچی بڵێ بە سینارۆ چێ و بەڕاستیشە چێت هەردوو مەبەستەکەی تیا هەیە بنەدەرەوەی ئەم ڕێژە پارەی زۆرە بۆ نمونە 26 میلیارد دلاری دیکە ئەگەر بڕوا دەداهاتی خەڵک ژیانی خەڵک چی بتێری بەسەردێت وەتە خەڵک خۆ ئێستا ژیانی خەڵکە بین لە چ ئاستەکەیە ئێتر ئەمە وەک خۆت ئەڵێ ئەمە دیوتە ئێستا سۆنەژێ وەزعێکی زۆر ناخۆش تە نازانی بەرەو چۆرە خوا ڕەحمکە من وەکو سیناروێک پێزانم چونکە شتێکی وانێ باوەڕ ناکەم حکوومەت قەرزدار بێت کە حکوومەت قەرزدار بێ بەو شێوەیە باجی کارەکەی نادات هەتا ئێستا چەند سکاڵایەکی دۆڕاندووە لای تۆ گومانی ئەوی دروست نەکرۆ بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان سکاڵاکی نەبردۆتەوە لەمانە نازانم جێگومانێ هیچ شتێک بڵێیت ئێستا هەرچێک بڵێ هەیە تۆ باوەڕت بۆ نییە کە دە قەرزار بن قەت باوەڕم نییە تا چەند پێت وایە سپیکردنەوەی پارەیە بەس سپیکردنەوەی پارەیە لە 100 تا 100 بنەدەرەوەی ئەم داهاتە زەبەلاحەی هەرێمی کوردستان ژیانی خەڵک چیتری بەسەر دێت بۆ نمونە ئەگەر 26 میلیارد دلاری کە بدۆڕێنێت ژیانی خەڵک و گوزەرانی خەڵک چیتری بەسەر دێت چەندە شێوە دووەنێترە شێوێ خەڵک زیاتر ژیانی وەکو جاران نەما هیچ شێوانێکی گەورە ڕووی داوە لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لە شاری سلێمانیە ئاگادارنی نە لە نەوتفرۆشتنی نە لە قازانجی نە لە زەرێ تەنها سپیکردنەوەیکی پارەیە لە هەرێمی کوردستان بۆ دەرەوە ئەجینا بۆ حکوومەتی بەرتانیان هەڵبشاردەوەی نەداناخاس بۆ سەر بە حکوومەتێکی بەرتانی نییە ئەگەر بۆ قسەی ئەوان بواە کە ئەم مانگاوە نە قەرزارە مانیکەوە نە قەرزارە مانیکە وایە ئەبوو ئێستا حکوومەت هەرێمی فلازی کردایە ئەم حکوومەتە ئەبینین لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا جگە لە بارگرانی و سکە لە نەهامەتی بۆ ئەم میلەتە هیچ شتێکی نەکردوێت بیانوە هێنەوە بۆی و بەو بیانوە توان چەندها لە پارەی ئەم وڵات و میلەتە بەرنەدەرێ و میلەتیان بەم ڕۆژەگەیان مەسەلەیسە تۆ خانوویەکت هەیە و کرێچیەک بێ لە ناو خانووەکەتە کرێکی تۆ بێ کەچی تۆ قەرزاربی خاوەن ماڵ قەرزار بێ وەڵی احتیمالە قوماریان کردوێ چونکە بە قومار نەبێ پارە تاوا نابێت پارێ زۆر ئەزانی ئەو پارێ زۆری شۆ لە عینی کاتیشە بەڕاستی میلەتەکان ئیهمال کردووە سفرێکیان ڕاخست و کۆمەڵی خەڵک بۆ خوانەی خوێن و بە کەسیش فەرموش لە کەس ناکەن ساڵان لە دوای ڕاپەڕینەکە ئێمە ئاگامان لێ بۆ مکەبەرەیە گەگەڕاوی ئیتر نابێ مناڵەکانمان خۆنەرە بۆ بکە ئێستا ئیمڕۆ سەیری بازار بکە بۆیاخسی لە خۆنەرە زۆرترە ئیتر زۆر سوپاس نەهامەتی بەسەر ئەم میلەتە هاتووە ئاخری خێر بێت بڕوات بەوە هەیە کە پارە قەرزابێ حکوومەت قەرزار نییە نەوەڵا پارە قەرزار نییە نەوەڵا پارەکانیان هەمووی لۆک و سەفتەکرا و بلۆکراوە هەمویان شاردۆتەوە بەتەمای ئەوەش نین بەتەمای میلەتە نین بەتەمای دانیشتنین لە وڵاتە دابنیشن چونکە گەرێش ئێستا ئێمە هەموویش مەسئولیاتی ماڵ و مناڵی لەسەر شانە بە تایبەتی موسەخۆر ئەی باشە مەسئولیاتی ئەم خەڵکە موسەخۆرانش ناگەڕێتەوە بۆ ئەوان مام پرسیارێکە لە بەڕێزەکە و جەنابێت کەسێکی بە تەجروبەی دنیادیدەی قەزافیمان بینی نزیکی 370 میلیارد دلار پارەی بلۆکرا لەگەڵ 20 تن ئاڵتونە پێ دوایە پارەکانی ئەمانش لە ئاخیرا بلۆک نەکرێت هەر عینشتی لێت بێگومان هەروای لێت بەڵام من داوایان لێکەم لە هەموو بەرپرسان ئاوڕێ لە میلەتە بنەوە ئیتر بەسە
بەڕاستی خەڵکەکە هیلاکە خەڵکەکە داماوە برنەدەرەوەی ئەم پارەیە ژیانی خەڵک بەرەو کوێ بە تر نەهامەتیە نەهامەتێکی گەورە بەسەر شانی ئەم میلەتە هاتووە ئەو پەڕی نەهامەتیە ئەو پەڕی نەبوونیە ئێستا زۆر ماڵەیە نەخۆشی هەیە توانای ئەوەی نییە بیبە یادێکی پێ بکە هەتا زۆر عیادەیە 1500 دینارە توانای ئەوەی نیە یادێکی 1500 دینارشی پێ بکە لەم پارەیە ئیتر ئێمە دڵمان بەچی خۆش بێت بەچی خۆش بێت ئەو خەڵکێک کە ئەیبینی هیچی ئاگای لە خۆی نییە لەگەڵ کۆمپانیای داناغازە ئێستا لە کێشەدان لەسەر پارە ئەڵەم پارەمە قەرزارین بڕی 2 ملیار و 150 میلیۆن دلاری بە کۆمپانیای داناغاز دۆڕاندووە تا ئێستا لە دادگای لەندەن داناغاز داوای قەرەبووی 26 میلیارد دلاری دیکە دەکات تۆ وەکو هاوڵاتیە وەکو کەسێکی بە تەجروبە و دنیادیدا تا چەند باوەڕ بەوە هەیە کە ئەمە سیناروەیە تا چەند باوەڕ بەوەیە کە ئەمە سپیکردنەوەی پارێ تا چەند بڕادەیە کە بەڵە ڕاست ئەمانە پارە قەرزارن فعلا پارە قەرزارن لەبەرەوەی داڕشتنی ئیشەکانیان و بەرنامەکانیان سەقەت بووە تێکەوتون با بڵین خۆ نەبێ بڵین بەدەستیان قەز بێ هات مەسەرەن کێشانەوەی پارە بێت لە ملت فعلا یاریەکە کراوە بەڵام یاریەکە بەغڵەت کراوە زۆرێک بە لە قومار نابێ نایبنێن قومار قومار ئەدۆڕی نامەعادە لە دۆڕێتەوە لە قومارە قەت براوە نیت باشە ئەگە بڵێم نەزانی بێ پلانی بێ سیستەمی بڵێ بێ پلانی بێ سیستمیە ئەو ئیشە ئەوە کراوە ئەجنە بڕوا ناکەم هیچ حکوومەتی میلەتەکەی خۆی بچەوسێنێتەوە بگرە لەوانەیە کاری چاکیان پێ بکردایە بەڵام بێ پلانی و بێ بەرنامەکان وای کردووە ئەو ئیشە سەقەتەکە بردنەدەرەوەی ئەم پارە زۆرە ئەگەر ئەو بڕی 26 میلیارد دلارش بدۆڕێ جارێکی تر و داناغاز لێ بەرێتەوە ژیانی خەڵک بەرەو کوێ دیکە دەچێت ئێمە پشتمان بەخۆش قایم بێ کاکە ئێمە خۆمان هەیە خۆمانمان نییە بەس خۆمان هەیە یعنی ئەبێ ئیلا داوا لە خوا بکەین ئەگەر ڕاست بێت لەگەر ڕاستیش دەبێت بەڵام ئەم ئیشە من هەر ئەوەنەی لێزانم بێپلانی و بە سەقەتکەراوی ئیشەکە پیاوی زانە نەخراوەتە شوێنی ڕێک و پێکەوە مەسەلەی بەردەکەیە ئەکید دێ نەزان بیخاتە گۆمەوە بە هەزار زانە دەرنایە دەرەوە فعلا وایە باشە تۆ تا چەند ئەو قەنەعەتت هەیە هەندێک حاڵەتی پێی وایە سپیکردنەوەی پارەیە لە ڕێگەی داناغازە و پارەکانە بەنە دەرەوە بۆی خەڵک پێیان نەزان بۆی شەرعەت با بردنەدەری پارەکە بدەن من ناچێت تا عقڵمەوەی شانە دۆڕاون و تەواو دۆڕاون و ناشزانن چۆنی ڕاستی کەنەوە بۆشیان ڕاست ناوێتەوە مستعیدە ڕاست بنەوەچ وەڵایی ئەگەری دووەمیان بەڕاستی دەزانم تەسەورەکەم کە ڕێگەیەک بێ بۆ سپیکردنەوەی پارەکانی خۆیان باوەڕم نییە داناغاز ئەسڵان بوونێکی وای هەبێت کە ئەمان باسیەکە بەو شێوەیە نیە هیچ واتە تۆ بڕات وایە ئەمە سینارویە بەڵێ 100% چونکە تاسە حکوومەتی هەرێم هیچ کاردانەوەیکی نەبوو بەرامبەر ئەو شتە بەڕەسمی باشە گومانێکی ژەیە دەوترێت تا ئێستا چەند جار تا ئێستا چەند سکاڵاکی دۆڕاندە حکوومەت هەرێمی کوردستان خێرە تا ئێستا سکاڵاکی نەبردوتەوە وەڵی دیارە دەی من هۆکاری قسەکەم ئەوەیە کە تا ئێستا نەبردنەوەی هەبوو نەکاردانەوەیکی ڕاستەقینەی هەبوو بەرامبەر ئەو کەیسە شتێکی وای نەبوو بەدەرەوەی پارەی میلەتە بەتاشی شتێکی وایە لەو بابەتەیە ئەگەر 100% نەبێ ینی گومانێکی بەهێز هەیە بۆ ئەو شتە بردنەدەرەوەی پارەی خەڵکی ئەم نیشتیمانە و ئەم خەڵکە ڕەشەڕوودا چی دیکە بەسەر ژیانی خەڵکا دێنێت وەڵی جایتر چی ماوە هەرەوە ماوە تەسەورەکەم بە فرۆشتنی مرۆڤەکان ئەم جارە ئەوە قەرەبوو کرێتەوە ئەو هەموو ملیارە دۆلارە بەچی قەرەبوو کرێتەوە بەچی ئەدرێتەوە ینی هیچ سەرچاوەیەکی دارایی وا هەیە کە پێی بنەوە لە سەرەتای بەرنامەکەدا دوو ژمارەم خستە ڕوو بۆ ئێوەی بینەری بەڕێز و خۆشەویست کەوتم لە کۆتایی بەرنامەکەدا ئەنجامێکتان پێ دەڵێم ئەو دوو ژمارەشەوە بوو دانێکیان بڕی 2 ملیار و 150 میلیۆن دلارە کە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا بە داناغاز دۆڕاوە داناغاز لە ئێستادا داوای قەرەبووی 26 میلیارد دلار دەکات واتە دەبێت ئەگەر ئەو کەیسانە بەرێتەوە لە دادگای لەندەنی بەڕیتانیادا بڕی 26 میلیارد دلاری دیکە ئەبێ بدرێ بە کۆمپانیای داناغاز ئەگەر ئەم 2 ملیار و 150 میلیۆن دلارە دابەشی کەین بەسەر تاک بە تاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە
کە نزیکەی 5 میلیۆن هاوڵاتیمان هەیە هەر هاوڵاتیەک لە مناڵێکی سەربێشکەوە تا کۆگاتە ئەو کەسێک کە بە گۆچان دەڕوات بڕی 430 دلاری بەردەکەوێت لەو پارە دۆڕاوی کە دراوە بە کۆمپانیای داناخاس و ئەو 26 میلیارد دلارە ئەگەر دابەشیکەین بەسەر تاک بە تاکی هاوڵاتیانی کوردستاندا هەر هاوڵاتیەک بڕی 5200 دلاری بەردەکەوێت واتە 52 گەڵا بە زمانی بازار. ئەگەر هەر ماڵێکی ئاسایش لە هەرێمی کوردستانە 5 کەس بن واتە بڕی 2 دەفتەر و 6 وەرەقەیان بەردەکەوێت لەوەی کە ئەدرێ بە کۆمپانیای داناغاز ئەو 26 میلیارد دلارە ئەگەر لە حکومەتی هەرێمی کوردستانی باتەوە. لێرەدا پرسیارەکە ئەوەیە خەڵک دەپرسێت بۆچی لە هەموو دنیادا دادگای لەندەڵ هەڵبژێردرا، بۆچی کۆمپانیایەکی ئیماراتی سکاڵاکەی بردە دادگای لەندەن بۆ لە شوێنێکی دیکە نەبوو کە ئەمە جێگەی گومانە لای هاوڵاتیان و لای خەڵکی کوردستان. هەروەها ئەگەر بڕی 260 وەرەقە بدرێ بە هەر عایلەیەکی کوردستان بە بدڵنیاییەوە هەژار نامێنێت و قەیرانی دارایش کۆتایی دێت. بۆیە خەڵک دەپرسێت ئەو پارەی کە دۆڕاوە بدرایە بە هاوڵاتیانی کوردستان باشتر نەبوو، ژیانی خەڵکیش لەم نەهامەتی ڕزگاری نەدەبوو. ئەگەر ماڵێکی ئاسایی 5 کەس بن بڕی 2 دەفتەر و 6 وەرەقە وەربگرن بە دڵنیاییەوە ژیانی خەڵک دەبوژێتەوە و هیچ هەژارێکیش لە کوردستانە بوونی نامێنێت. ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو، ئەمەش ئەو داتا و زانیاریانە بوو کە من لە بەدارەچوونێکدا بۆم خستنە ڕوو دابەشم کرد بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە هەر تاکێکی هەرێمی کوردستان دەتوانێت بڕی 52 وەرەقە وەربگرێت ئەو مناڵی کە ئێستا شیرە خۆرەیە هەتا ئەو ڕۆژێ دەمرێ ئەگەر بیدا بە شیر بەشی دەکات. ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو، قەراری کۆتاییش لای خۆتانە. پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکان بەخوای گەورە سپێرین. خوا گەورە پشت و پەنای هەموو لایەکان بێت.